چنلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنشتێدای گرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بەناوی خوا سەلاو لە هاوڕێیان و ئازیزان، هیوام لە هەر شوێنێک بن سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. ڕێزانم دیسانەوە من هاتمەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. دیسانەوە هاتمەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی ئەم ڤیدیۆی. پارێزانم سایتی ئەمڕۆ هەر وەکو لە ناوەڕۆکی ڤیدیۆەکەم باسکرێ واتوانن بە شێوەی ئۆتۆماتیک بەبێ ئەوەی هیچ کارێک ئەنجام بدەن ئەرزە دیجیتالیەکان بەدەستبێنن و هەر وەکو لەسەرەوە دیارە ناوی سایتەکە ماستەر کۆینە. هاوڕێیان بۆ ئەوەی ڤیدیۆەکەی زۆر درێژ نەکەمەوە یەکسەرە چینە سەر ناونووسین لەم وێبسایتەی بینەری ئەم ڤیدیۆە بن تا کۆتایی. بۆ نانووسین لەم وێبسایتە بەڕێزانم لینکێکم لە ژێر ئەم ڤیدیۆی دانەوە. کاتێککە کلیک لەسەر لینکەکە یەکەن لێناو سەفحەیە، لەو سەفحەیە بەڕێزانم کلیک لەسەر ستارت ماینینگ یەکەن. هەروەکو بینم بەڕێزانم ناونووسین لەم وێبسایتە زۆر ئاسانە. تۆ تەنها بە ئیمەیلێک و پاسوێردێک واتە ژمارەیەکی نهێنی ئەتوانی لەم وێبسایتەی ناونووسین بکەیت. بۆ ناونووسین لەم وێبسایتەی لە بەشی یەکەمە بەڕێزانم جیمەیلێک بخۆت دانێ جیمەیلی خۆت، و لە بەشی دووەمیشە لێرانە لە بوشەی دووەمیشە تەنها پاسوێردێک واتە ژمارەیەکی نهێنی دانێ. کە جیمەیلەکە و پاسوێردەکە دانا لەسەر ڕجیستەر کلیکەکەی. چونکە من پێشتر ناونووسینم کردووە بەڕێزانم نامەوەی دیسان لە وێبسایتەی ناونووسین بکەم. یەکسەر ئەچمە سەر بەشی لاگین. هاوڕێیان لاگین واتە چۆنەژوورەوەی ناو ئەکاونتەکەت. کاتێکە من کلیک لەسەر لاگینیەکەم هەروەکو بینن لێرانە بەڕێزانم ئەو جیمەیلەکە دایتە ئەو سایتەی لەگەل ژمارەی نهێنیەکەی هەنووسی داواتە لێرانە لاگینەکەی. کاتێکە لاگینت کرد هاوڕێیانم دێتە ئەو سەفحەیە. هەروەکو بینن لێرانە تۆ ئەتوانی چەندین ئەرزی دیجیتال بەدەستبێنی بەبێ بەرامبەر بە شێوەی ئۆتۆماتیک. هاوڕێیان لێرانە هەروەکو بینن لێرانە لایت کۆین هەیە، ئێتریوم هەیە، ئێتریوم کەش هەیە، بیتکۆین هەیە و چەندین ئەرزی دیجیتالی تر، دۆچکۆینیش هەیە. بەڕێزانم من زیاتر لەو سایتانە دۆچکۆینی ماینینگەکەم زانی بوو، چونکە دۆچکۆین سعرەکەی زۆر ئێستا لە خوارەوەیە و لە داهاتووەکی زۆر نزیکتا نارێن وەک بیتکۆینیابی، بەڵام زۆر بەرزە بیتەوە. ئێستا ئێواتوانن بە کۆکردنەوەی بیتکۆین پارێکی زۆر باش لە خۆتان کۆ بکەنەوە. بەڵێ هاوڕان هەروەکو گوتم کاتێکە هاتیانەوە ئەو سەفحەیە لێرانە ئەتوانێەوە هەموو ئەرزە دیجیتالیانەی بە شێوەی ئۆتۆماتیک بۆ خۆت ماینینگی بکەیت واتە بەدەستبێنی و لە هەروەکو بێن لە خوارەوە ساری هەموو ساری ئەو ئەرزە دیجیتالیانەی نووسرایە کە بنمونە یەک لایت کۆین ئەوەندەیەکە 56 دلار و ئەوەندەی و ئێتریومیش ئەوەندە ساری هەموو ئەرزە دیجیتالیەکە نووسرایە. لێرانەش بیتکۆین. بەڵام با بچینە ناو شتە گرنگەکان لە ناو ئەم وێبسایتەی بەڕێزانم کە ئێوە چۆن ئەتوان لێرانە بە شێوەی ئۆتۆماتیک ئەرزە دیجیتالیەکان بەدەستبێنن. بەڕێزانم یەکەم جار کە تو ناونووسین لەم سایتەیەکەی 1000 لێرانە بەڕێزام لێران لەسەرەوە هەروەکو بینن توتال پاوەر واتە سرعەتی ماینینگی تۆ پیشانەدە و تۆ هەرچەندە ئەو سرعەتە ماینینگەی کە زیاتر بکەی واتە ئەو سرعەتە ماینینگەی کە زیاتر بێ تۆ ئەتوانی ئەرزە دیجیتالی زیاتر بەدەستبێنی. هەروەکو بینن لێرانە بەڕێزانم بە شێوەی ئۆتۆماتیک بوو من دۆچکۆینی ماینینگەکەم. دۆچکۆین ئێستا من دۆچکۆینی ماینینگەکەم ئەگەر بمەوێ بێم لێرانە بوو نمونە بیتکۆینی ماینینگەکەم بوو نمونەوەی کاتێکە ستارت لەسەر بیتکۆینیەکەم هەروەکو بینن هاوڕێیان لێرانە دۆچکۆینەکەی وەستە واتە ئیشی ناکە ئیتر ئێستا بوو من بیتکۆینی ماینینگەکە. بەڵام من ڕای شەخسی خۆم ئەموێ دۆچکۆینی ماینینگ بکەم. بۆچی؟ چونکە
دوچکۆین ئێستا ساڵەکەی لە خوارێ هەر وەکو گوتم لە داهاتووەکی زۆر نزیکدا دوچکۆین ساڵەکەی زۆر بەرزە بێتەوە واتە ئێوە بە کوکردنەوەی دوچکۆین نەتوانن بگەن بە زیاترین پارە یعنی ئێستا ئێوە دوچکۆین کۆبکەنەوە لە داهاتووەکی نزیکدا ئەو سعرە زیاتە بیت و ئەتوانن بە سعرێکی زۆر باش دوچکۆینەکەتان بفروشن بەڵێ هاوڕێیانم هەر وەکو گوتم ئەو سایتە بە شێوەی ئۆتۆماتیک بۆەوە ئەرزە دیجیتالیەکان ماینینگەکە هەر ئەرزێکی دیجیتالتانەوەی تەنها ئستارتیەکەن و ماینینگیەکەن هاوڕێیان شتە گرنگەکان لەناو ئەو وێبسایتەتان پێێرم کاتێکە کلیک کات ئێستا من بوونمونە دوچکۆینی ماینینگەکەم دەبێت یەکەم شت چی بکەم ئەو قووەتەی ئەو هێزەی خۆم زیاتر بکەم بۆ ئەوەی سرعەتەکەی بچتە سەرەوە و زیاتر بۆ من دوچکۆینی ماینینگ بکەم بۆ ئەو کارەی تۆ کاتێکە کلیک لەسەر ئەم ئایکونەیەکەی با بکەم ئەنگلیزی قبولن کاتێکە کلیک لەسەر ئایکونەیەکەی هەروەکەوتم بەڕێزانم ئێستا لێرانە من لە پلانی فریەکەم تو ئەتوانی بچی پلانەکان بکڕی و هەروەکو دیارە لەناو ئەو جەتوەلەی تو ئەتوانی پلانەکان لێرانە بکڕی و بۆ ئەوەی دوچکۆین یاخۆ بیتکۆین یاخۆ هەر ئەرزێکی دیجیتالەکەت ئاتەوەی زیاتر بەدەستبین ئێستا بوونمونە من لە پلانەکەی فریمە واتە بەلاش لینکەکە ئەگە تۆ $1 بدەی لێرانە بوونمونە سەتەیەکە بیتە 2% واتە بوو تۆ هەر ئەرزێکی دیجیتالەکە ئاتەوەی ماینینگەکە ئەگە $5 بدەی بیتە $2.5 هەر وەکو ئاخرەکەی $6,600 کە بیتە 6% بوو تۆ ئەو ئەرزە دیجیتالیە ماینینگەکە بەڵام لێرانە من نامەوێ ئێوە بچن لەو پلانانە بەشار بن و پارەتان بە خوانەکە بە هەدەر بچین من ئەمەوێ چونکە نیەتی من لەو سایتانە تەنها ئەوەیەکە ئێوە بێ بەرامبەر پارەی بەدەستبێنن ئێوە کاتێکە چنە سەر ماینینگ بەشی ماینینگ بەڕێزانم لێرانە ئەتوانن کاتێکە ئەو دوچکۆینانەی کۆوەکەم بوون من ئێستا دوچکۆینی کۆوەکەم کاتێکە دوچکۆینەکەم گەیشتە 3 دوچکۆینی ئەتوانم لێرانە دیسان ئەو دوچکۆینانە بفروشم بەو سایتەی و 3 بەرابەر زیاتر لێرانە قووەتەکەم زیاتە بێ قودرەتەکەم زیاتە بێ واتە پێویست ناکە ئێوە بچنە سەر بەشی هەروەکو گوتم لێرانە بچن پارەکەتان بدەن و خوانە خواستە سبەی سایتەکەی قەپات بیت و ئێوە ئەتوان بێ بەرامبەر بخۆتان کار بکەن و بگەنە ئەو پلانانە بۆ ئەوەی سرعەتی ماینینگەکەتان بچیتە سەرەوە بەڕێزانم ئەچینە سەر ماینینگ دیسانەوە چۆن سرعەتەکەی بەنە سەرەوە بەڕێزانم لێرانە لەو وێبسایتە شتە گرنگەکانتان پێێرم ڤیددیوەکەی بە پێش مەیەخن باش تەماشا ڤیددیوەکەی بکەن بۆ ئەوەی ئێوە بتوانن بەبێ ئەوەی ئەو پلانانە بکڕن خۆتان کار بکەن لەو سایتە و بگەن بەو پلانانە و سرعەتی ماینینگەکەتان بچیتە سەرەوە بەڕێزانم لێرانە لەسەرەوە هەروەکو ئەبینن بەشی بۆنوسەیە کاتێکە کلیک لەسەر بۆنوسیەکەی کاتێکە کلیکت کرد بەڕێزان دێتە و سەوحەیە هەروەکو بین لێران لەو بەشێ بەڕێزانم لە لای چەپی سایتەکەی لێرانە هەر پێم وایە سەعات جارێکە توانی بێ لێرانە بۆنوستا دەدێ واتە پاداشتا دەدێ کاتێکە کلیک لەسەر گێت بۆنوسیەکەی هەروەکو بین لێرانە ئەوەندە سرعی ببێ سەرەوە بۆ ئەوەی بیتکۆینەکان زیاتر یاخود هەر ئەرزە دیجیتالیەکت کە دەبێ زیاتر ماینینگ بکەم تۆ کاتێکە توانی لەو سایتەی زیاتر پارەی بەدەستبێنی کە ئەو سرعەتەی ببێ سەرەوە هەروەکو گوتم یەکەم شت لە بەشی بۆنوسە ئەتوانێ ڕۆژانە سەعاتێ جارێک بێ و لێرانە کاتێکە کلیک لەسەر بۆنوسیەکەی هەروەکو بنووس 39 دقەیتر من دیسان ئەتوانم لێرانە بچم و بۆنوسەکەی بەدەستبێنم بەڕێزانم ئەو بۆنوسە تۆ لێرانە ئەو سرعەتەیە چیتە سەرەوە و سرعەتی ماینینگەکەشت زیاتەکە و یەکشتی تر هاوڕێیان بۆ ئەوەی ئێوە زیاتر لەو سایتەی فێر بمن کە چۆن کار بکەن کاتێکە تۆ ئەتوانی لێرانە ئەو دوچکۆینانەی کە بەدەستی شتینی ئەو دوچکۆینانە بوونمونەکە بەدەستێنی بفروشی ئەم سایتەی واتە دیسان داوای چی بکەی بۆ ئەوەی سرعەتەکە زیاد بکات و ڕێژەی سرعەتی ماینینگکردنی تۆ ڕۆژانە بچیتە سەرەوە هاوڕێیان لێرانە بوونمونە کاتێکە لە بەشی خوارەوە لێران کاتێک کلیکەکەی هەروەکو بین لێرانە پەیامتە دەتێ ئەرێ کاتێکە گەشتیە 3 دوچکۆینی ئەو جاتوانی ئەو
دوچکوینانە بفروشی بەم سایتێ ئەو سایتە دێ سێ بەرامبەر پاوێر زیاتەکە قودرەتی ماینینگ زیاتەکە واتە پێویست ناکە جارێت تۆ محەوەلەی ئەوەی بکەی کە لێرانە ئەرزە دیجیتالیەکان ڕابکێشیان ناو جانتا پارەی خۆت پێویستە یەکەم جار تو چی بکەی کاتێکا و دوچکوینانە گەشتە سێ دوچکوینی تۆ هەموو جارێ بێی لە بەشی لەو بەشەی کاتێکە کلیکەکەی تەماشا لێرانە پێتەرێ کە کاتێک گەیشتە سێ دوچکوینی ئەو جاتوانی ئەم دوچکوینانەی بفروشیە بەم سایتی لێرانە سفرە بێ حسابەکە سفرە بێت و لێرانە قودرەتی ماینینگەکەی واتە قودرەتی ماینینگەکە سەرێترە بێت و تواتوانی زیاتر لێرانە پارەی بەدەستبێنی واتە هەروەکو گوتم لێرانە لە بەشی بۆنووسا و لەو بەشە شەتوانی هەتا دە 15 ڕۆژ ئەتو محەولەی ئەوە بکە کاتێککە دوچکوین بەدەستێنی ئەو دوچکوینانەی بفروشیە بەو سایتەی بۆ ئەوەی سێ بەرابەر قودرەتت بدەتێ و لێرانە ڕێژەی قودرەتەکە بچیتە سەرەوە و تۆ زیاتر دوچکوین بەدەستبێنی واتە نەک دوچکوین هەر ئەرزی دیجیتالەکەت کاتوێ ئەتوانی بەدەستبێنی واتە قودرەتی ماینینگکردنی ئەو ئەرزە دیجیتالیەکە دەچیتە سەرەوە بەشێکی تر لەم سایتەی کە زۆر گرینگە بەشی ویدراوە بۆ ڕاکێشانی ئەم ئەرزە دیجیتالیانەی کە ئەتوێ بەدەستبێنی ئەچیتە سەر بەشی ویدراو کاتێککە کلیک لە سەرویس راویەکەی ئەوڕێن دێتە لێرانە هەر ئەرز دیجیتالیەکەت کە بەدەستێنەوە ئەتوانی لێرانە هەڵبژێری و بۆ نمونە من دۆچکوین کاتێکە کلیک لەسەر دوچکوینەکەی لێرانە ئەدرسی دوچکوینەکە دەدەیە و لێرانەش عەدەدی دوچکوینەکەی ئەدەی و دواتر ویزراوەکەی و دواتر ویدراوەکەی و ئەو دوچکوین ناچیتە ناو واڵێتی تۆ ئەو واڵێتەی کە هەیتت بەڵام لێرانە هەروەکۆ بینن سەتە ئەوەندە سایتەکە لەو ئەرزەی کە ئەتوێ نەقلی بکەی کمەکە واتە ئەوە پاداشتی خۆی وەرەگری ئەو سایتەی کاتێک کلیک لەسەر پارتنەرسیەکە هاوڕێیان لێرانە هەروەکۆ بینن هەروەکو سایتەکانی تر لێرانە لینکێکەیە کاتێک کە تۆ ئەو لینکەی ئەدەی بە خزم و کەس و هاوڕێیان ئەو سایتە دێ لێرانە 25 سرعەتی ماینینگی تو زیاتەکە واتەوە زۆر گرینگە تۆ دەبێتە و لینکەی هەروەکۆبینە و لینکەی کە بینن بدەی بە هاوڕێیان و دووس و ئاشناتان بۆ ئەوەی بێن کلیک لەسەر لینکی تۆ بکەن و بەشاری لەم سایتەی بکەن ئەم سایتە دێن 25 هاش بۆ هەر ڕێفرالێک بۆ هەر کەسێک کە بێ کلیک لەسەر لینکی تۆ بکە 25 هاش لە سرعەتی ماینینگی تو زیاتەکە واتەوە زۆر گرینگە و هەروەها 10% ئەو کەسەی کە ئەو ئەرزەی بەدەستێنی لە ماینینگکردنی تو زیاتەکە واتە لە ماینینگکردنی ئەو کەسەی کم ناکە بەڵام وەکو پاداش ئەو سایتە کاتێکە ئەو کەسەی ماینینگەکە 10% پاداش دەدەتێ و هەروەکو گوتیشم 25% هاشتە دەدەن هاشیش لێرانە بەڕێزانم هەروەکەبین لێران هەروەکو گوتم لێرانە چەند ئەو هاشە بچیتە سەرەوە سرعەتی ماینینگکردنی ئەرزە دیجیتالیەکەت بەرزە بیتەوە هاوڕێیان بەشە گرنگەکان لەنە ئاسایتەم پێوتن ئێوە زۆر بە ئەسانیە توانن بە شێوەی ئۆتۆماتیک لەم وێبسایتەی هەر ئەرزی دیجیتالیەکەتان کە ئەوێ لێرانە ماینینگی بکەن هەر کامنتێک پرسیارێک یاخۆ ڕەخنەیەک هەبوو لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت لە ژێر ڤیدیۆیە بووم بنووسن من بە چاوان جوابتە نادەمەوە و لە خزمەتێوەم شەو و ڕۆژ تا ڤیدیۆیەکی تر و فێرکاریەکی تر و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خواتان لەگەڵ